بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم يا ربي لك الحمد بالإيمان، لك الحمد بالإسلام، لك الحمد بالقرآن، لك الحمد على الصحة والمعافاة. بەڕێزان ئازیزان، دێنە خزمەتی ئێوە لە بابەتەکانی کە زۆ گرنگە، ئەویش بابەتی ڕۆلی مزگەوت یاخۆت وەزیفەکانی مزگەوت چییە لەناو ئیسلامدا و لە ئاینی ئیسلامی پیرۆز. بەڕێزان، ئێمە وەکو موسڵمان ئەگەر بێن تەمەشای ئاینی ئیسلامی پیرۆزی خۆمان بکەین، هەروەها لە قورئان و لە سونەت بەڕاستی مزگەوت ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. ئەگەر چیش لەو ڕۆژگاری ئەمڕۆکە بەڕاستی کە تەمەشا دەکەین، ڕۆڵەکانی مزگەوت وەکو جاران نەماوە کە لە ئەسڵدا خوای گەورە ئەو وەزیفە و ئەو ڕۆڵەی بۆی داناوە. بۆیەش بەڕاستی ئێمە لەبەر ئەو هۆکارە و ئەو سەبەبەی ئەو بەرنامەمان دانایە یاخۆت ئەو چەند دەقەی لە خزمەتی ئێوە دەبین بۆ ئەوەی بزانین ڕۆلی مزگەوت لە ئاینی ئیسلامی پیرۆز چۆن بووە، یعنی بۆچی خوای گەورە مزگەوتی داناوە و مزگەوتی کردە شاعیرێک لە شاعیرەکانی ئیسلام و یاخۆت شێوازەکە لە عیبادەت و پەرستش ئەو مزگەوتانەی کە لە ئاینی ئیسلام دانراوە. بەڕێزان، ئەگەر ئێمە وەکو مێژووی تەمەشا بکەین، یەکەم جار کاتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بوو پێغەمبەر لە مەکەی مکەڕەمە، بەڕاستی هەر مزگەوت بایەخ و گەوراتی خۆی هەبوو، ئەویش کە مزگەوتی بەیت الله الحرام بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی کە وحی بۆ هاتە خوارێ و بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جا پرۆشی ئەوەی بوو بڕۆیشتایە لای بەیت الله الحرام، بووی ڕۆیشتە لای کەعبەی مشەڕەفە، تەوافی لە دەور و پشتی کەعبەی بکردە. ئەگەر چی مشرکەکانیش پێیان ناخۆش بوو ئەو کاتەی 360 قسوور سەنەم لە دەور و پشتی کەعبەی هەبووە، بەڵام جاری ئەمری پێ نەکراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بوت و سەنەمانە بچێنی و یاخۆت لای ببە لەو مەرحەلەی مەکی. بەڵام ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە، مزگەوت ڕۆلی خۆی بیندرا لە دوای دەوڵەتی ئیسلام. کە تەمەشا دەکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای کۆچکردنی لە مەکەی مکەڕەمە کە ئەزیەت درا و دەربەدەر کرا و بە ناچاری لە مەکەی مکەڕەمە چوو کۆچی کرد بەرەو مەدینەی منەوەڕە، بەڕاستی لەوێندەرە یەکەم ئیش و بنیاتی دەوڵەتی ئیسلام لە یەک شت دەستی پێ کرد. دەوڵەتی ئیسلام بەڕێزان لەو عیبادەتە لەو جۆرە نوسوکەیە دەستی پێ کرد، ئەویش دروستکردنی مزگەوت بووە. کە تەمەشا دەکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جا کە کۆچ دەکات و دێتە مەدینەی، یەکەم جا دەشتە گەڕەکی منتەقەکەی کە پێیان دەگوت ئەوڕۆکە مزگەوتی قوبای پێ دەڵێن، ئەو کاتەی بەنی عەمری کوڕی عەوفیان پێدەگوت، ئەو منتەقەی بنەمالە و عەشیرەتێکی تێدا بووە. لەوێندەرە یەکەم شت پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوت لە مزگەوتی قوبا دروست دەکات کە دەربارەی خوای گەورە کە دەفەرمێت لمسجد أسس على التقوى أحق أن تقوم فيه رجال يحب أن يتطهروا. يكم جارة لو شويناي پیغمبر صلى الله عليه وسلم مزگوتي قباء دروز دكاتو كبيدل مسجد التقوى وكو آياتك قرآن لسريهات تخواري بريزان كواتا يكمين مشروع بروجي پیغمبر صلى الله عليه وسلم بو بنيادناني دولة إسلام لشويني پرستش دسي بيكرد لا مزگەوت. کەواتە مزگەوت یەکەم مەشروعی ئیسلامە، یەکەم مەشروع و پرۆژە ئیسلام مزگەوتە، بۆیە زۆر بایەخی لە ئیسلامدا هەیە و ئەگەر دەمانەوێت دەوڵەتی ئیسلام دروستکەین بەڕێزان، ئەو ڕۆکە کە زۆر لایەنە ئیسلامیەکان لەوانە بانگەشەی ئەوەی دەکەین گەڕانەوەی حکمی ئیسلام و دەوڵەتی ئیسلام و یاسا و شریعەتی ئیسلام بەرپا بکرێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مزگەوتەوە دەستی پێکرد. کەواتە زۆر دەبی ئێمە وەکو موسڵمانان گرنگی بە مزگەوت بدەین. مزگەوت شوێنێکی زۆر پیرۆز و مقدسە لەلای ئێمەی موسڵمانان، هەر وەکو چۆن دیانەکانی تریش وەکو نەسرانی کە کەنیسایان هەیە یاخۆ جوولەکەکانی شوێنی پرسشنی خۆیان هەیە، بە هەمان شێوە ئێمەش وەکو مزگەوت شوێنێکی زۆر پیرۆزە لەلای ئێمە. با بزانین خوای گەورە لە قورئانی پیرۆز چۆن ئاماژەی بە مزگەوت کردووە، چۆن باسی مزگەوت دەکات کە خوای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. بەڕێزان، لێرە خوای گەورە باسی گەوراتی و مزگەوت دەکات، دەفەرمێت مزگەوت ماڵی خوایە، ماڵی هیچ کەس نییە، تەنیا نسبەتەکەی بۆ خوایە. أن المساجد لله،
يعني تایبەتمەندە و خاصە هی خوای گەورەیە فلا تدعوا مع الله أحدا. کەواتە کە مزگەوت ماڵی خوای گەورەیە، شوێنی پەرستشە، شوێنی عیبادەتە، لەو شوێنەی نابی زیکر و ناوی کەس بێ لە غەیری ئەڵڵاه، بەس تەنیا ئەڵڵاه، بەس عیبادەتی خوا دەکرێت. کەواتە مزگەوت ماڵی خوایە. ئەوڕۆ کە زۆر کەس هەیە لەوانە مزگەوت فلان کەسی و ئەوانە دەینێنە لەوانە لە ڕۆی ئینشاءڵڵا ئیشکالێکی زۆر لە ڕۆی شەرعیوە تێدا نیە، بەڵام لە ڕووی ئیخلاص و دڵسۆزی حەقی وەیە ناوی مزگەوت بە ناوی هیچ شەخسێک نەکرێت، چونکە مزگەوت ماڵی خوای گەورەیە، بە ناوی عەبد و خەڵک بە ئەوە نەکرێت. ینی تەمەشا دەکەی مزگەوتی مەدینە پێدەگەوترێت، مزگەوتی مەدینەی منەوەڕەی پێدەگۆترێت، مزگەوتی ئەوەی کەعبە پێدەگۆترێت بەیتی الله الحەرام. ئەوە باشتر وایە بەس بۆ خوای گەورە دڵسۆزی و ئیخلاص و ئەوەی زیاتر تێدایە. و وەکو باسمان کرد بەڕێزان، شوێنی عیبادەت و پەرستش و زیکری خوای گەورەیە هیچ شتێکی تری نابی تێدا ئەنجام بدرێت. واروە خوای گەورەش لە شوێنێکی تر باسی مزگەوت و گەوراتی مزگەوت دەکات و چێ دەڕواتە مزگەوت، چێ هاتوچۆی مزگەوت دەکات بەڕێزان، یاخود ئەوانەی هاتوچۆی مزگەوت دەکەن چ صفەتیان هەیە، چ پلە و پایەیان هەیە لە ئیسلام بەڕێزان. خوای گەورە دەفەرمێ ئینەما یەعموڕ مەساجد الله من ئامن بالله. چێ مزگەوتی ئاوەدان دەکاتەوە؟ یەعموڕ یعنی ئاوەدانکردنەوە بە زیکر و بە عیبادەت. چێ ئەوە دەکات؟ من آمن بالله واليوم الآخر. کەواتە ئەوە تەزکیەکە، وەصفەشی جوانە بەڕێزان، ئەوەی بەردەوام هاتوچۆی مزگەوت بکات، ئەوە دەلالەتی ئیمان و بڕوابوونە بەدەقی کەلامی رب العالمین و وتەی قورئانی پیرۆز. ئەوەی بەردەوام هاتوچۆی مزگەوت بکە دەلالەت و نیشانی ئیمانداری ئەو ئینسانەیە، هەروەها نیشانی ئەوەیە کەوە ئیمانی بە ڕۆژی قیامەتیش هەیە و دوا ڕۆژیش هەیە. کەواتە بەڕێزان، وەکو لەو چەند ئاەتای بۆمان دەرگەوت مزگەوت لە ئیسلامدا ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە، وەکو ئیشارەمان پێکردی یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆچی بۆ مەدینەی منەوەڕە مزگەوتی دروست کردووە. کەواتە ئێمە بەو ڕوانگەی وە ئێمەی مسلمانان دەبی تەمەشای مزگەوت بکەین. لە دوای ئەو نەخۆشی کۆرۆنا ئەو ڕۆبەڵاو بیتەوە، بەڕاستی هەست پێ دەکەین ڕۆلی مزگەوت زۆر کەس بوویتەوە، لە چی ڕاوەستان ناو مزگەوت و شێوازەکەی زۆر بە شێوەیەکی ناڕێک بووە، دووری یەک، بەڕاستی ئەو ڕوحانیەتەی زۆر زەعیف بووە. هەروەهاش تەمەشا دەکەی خەڵکێکی زۆر لەوانە ترس و لەرزێکی توش هاتووە، زۆر ناتوانی هاتچۆی مزگەوت بکە. کەواتە تەمەشا بکەین ئەدی مزگەوت زانیمان بەو شێوە و پێگەی گەورەی هەیە لە قورئان، لە سونەتدا چۆنە. لە سونەتدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت دەربارەی مزگەوت و ماڵەکانی خوای گەورە، دەفەرمێت ما من بيت من بيوت الله ويذكر فيها اسمه ويتلى في كتاب الله ويتدارسونه إلا نزلت عليهم السكينة وغشيهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده. كواتا أو برزان وظيفي مزگەوت و یاخۆت گەورەتی مزگەوت لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش ئەوەیە، پێغەمبەر دەفەرمێت هەر قەومێک لە ماڵەکانی خوای گەورە دانیشتونە ئیلا چار خەلاتی خوای گەورە پێیان دەگات. بەڕێزان بە جوانی جێمان لەو وتەی پێغەمبەری بی صلی الله عليه وسلم، هەر یەکێک قەومێک چەند خەڵکانێک لەناو ماڵی خوای گەورە دابنیشن، چوار خەڵاتی خوای گەورە ئاراستەیان دەکرێت و ڕوویان لێ دەکرێت. ئەویش خەڵاتی یەکەمیش بەڕێزان ئەوەیە کە دەفەرمێت کە کتابی خوای گەورە لەو مزگەوتەی دەخوینەوە، خەڵاتی یەکەم ئەوەیە سەکینە دێتە سەریان، ئارامی دێتە سەر ئەو جۆرە شخصانە، ینی دڵیان ئارام و هێمن دەبی. لەوانە زۆرمان هەستمان بەوەی کردبی کاتی دەچینە ماڵی خوای گەورە، دنیا و مەشغەڵەتی دنیا و ماڵ و منداڵ هەمووی وازێ دەینین و لە پشت خۆماندا دەنێن دەچینە مزگەوت، هەست بە ئەو ئارامیەی دەکەین. ئەوە یەکەم بەخشەکانی رب العالمینە، ئەوەی هاتوچۆی مزگەوت دەکات. دووەمین بەخششی ئەوەیە وغەشیەهم الرەحمە. غەشیە دەنی وەکو ئەوەک بەسەردا دەپۆشی ڕەحمەتێکی ئەوەندە زۆر بەسەردا دەبارێ کە ئەنەما دەپۆشیت و هەموو گیانت دەبیتە ڕەحمەت. ئەوە پاداشی دووەمە ئەوەی هاتوچۆی مزگەوت و مدارەسەی قورئان و کەلامی رب العالمین لە مزگەوت دەکات. وحفتهم الملائکە، کەواتە بەخششی سێم و پاداشی سێم و هەروەها ئەوەی کە پێغەمبەر ئەوەی پێمان دەبەخشی لە مزگەوت، ئەوەیە مەلائیکەتیشمان لە دەور و پشتی دادەنێت و سەڵاوات و ڕەحمەتمان بەسەردا دەنێرن. و
بەخششی چوارەمیش ئەوەیە کە خوای گەورە خەلاتمان دەکا بە هۆکاری ناو مزگەوت دانیشتن و ذکری خوای گەورە و مدارسەی قورئان ئەویش ئەوەیە وەذەکەرەهم الله فی من عنده الله ئەکبەر خوای گەورە لەسەر عەرشی خۆی وە لەسەرەوەی حەفت طەبەقەی ئاسمانەوە باسی ئەو قەومە دەکات يعني أي زيد عمر سيروان أحمد خالد دانشتين لا مزقوتي مالي خواي قورا رب العالمين بعظمتي خوي بقوراتي خوي ناود دينين أو ملائكة كان لكن حمل العرش لكن جبريل لكن أو أنا باس الدكا فلان كيس فلاني كري فلاني وأنا ناو مزقوت دانشوا بس تنيابو ما بس ذكري من الله رب العالمين أو من خلاته من بيد داو كواتا كباسط بكا ومدحد بكا للملائكة كان دبي تقورو بيا وبايا كتهبي لا إخواي قورا أو مكانتي مزقوتا لله رب العالمين خلاتي أو كسانية كواهات شوي مزقوت دكن لسردمي پیغمبري صلى الله عليه وسلم بابزانين رولي مزقوت چی بوا وظيفه مزقوت لرودي لزماني پیغمبر وأورو إما سن نيزيكين ياندورين لو وظيفة ولو رولي مزقود لسردمي بيغمبري بوا صلى الله عليه وسلم طبعا اوي رول واشكرايا مهموم اندزانين وما مصايا اندزانين مزقود شويني شعائر وتعبد ونيوج وبينس فرزين نيوج لا انه مزقود بوا او مزقود انا جي ذكري خواي قورا بوا او فرزانا نيوجي جمعيا نيوجي جيجنيا صلاة هرتي نيوجا كانا بينس فرزا كانو نيوجا كاني تريش او لو مزقود انا ذكرا كواتا يكم وظيفة نيوج بينس فرزا لناو مالي خواي قورا بكريت بەڵکو حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار هەیە متابعەی ئەو خەڵکانی دەکرد لەناو مزگەوت ئەرێکە دیار نەبایە خێرە فلان کەس دیار نییە دەیانگوت دیان نەخۆشە یا خۆت منافق بووە کەواتە مزگەوت وەڕێزان ئەوەندە گرنگ بووە مسلمانانی سەحابەی پێغەمبەری ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بیت نەدەبوایە دوا بکەون لە مزگەوت ئیلا یان لە سەفەر بایە یان نەخۆش بووە یان حاشە لیلا منافق بووایە كواتا برزان يعني أول رولي مزقوت أو بوا دبي إلا يعني ميساني مسلمان أجر عذري نبو دبي نيوجا كاني نناو مالي خواي جورو ووظيفية كما حتى مش هذا كان وظيفي دوميش مزقوت برزان أو بوا زانكو يقبوا لا زانكو يكاني كوا أو بيشوا جورانا تدا پرورده بنو زانس وزانياري وعلمي شريعتنا تدا فيربون أبو بكر الصديق خليفي يكم خليفي مسلمانا أو علمي ليش والقرد لزانكوي بيغمبري مزقوتي بيغمبر صلى الله عليه وسلم إمامي عمر إمامي عثمان إمامي علي كبحر علم بوا وباقي صحابة كان دي معاذي كوري جبل أبو هريرة كتمشاهده كي لماوي سي سال أو روكة ربلا زانكو 4 سال لخوني لو أنا اشتشي وافر نابي بلام أبو هريرة 3 سال ملازمي بيغمبري دكات زورترين فرمودي بيغمبري صلى الله عليه وسلم أبو هريرة جاري توا زانكوي بيغمبري لما مزقوتي بيغمبري ومدرسي بيغمبري 3 سال أو هم أحاديثنا مالو دجاري توا كواتا برزان مزقوت زانكوي شي قوربوا هم علوم مكاني تداخل دراوا أو إمام مكاني قورا كتمشادك إمام شافعية إمام حنيفة إمام أحمد علماء قوركاني فلك فيزياء وأواناء ابن سينا فراهيدي ابن الهيثم هرشو علماء قوركانا لبغداد لأندلس وأوانا لصدي كم دوم وسيم هموي درتونا تخرجيان كرديا لزانكوي مزقوت أو علمانك أوروبا إيساك لزانكوي كاني لا سوربون ولا جامعة كاني أوروبا دخلنا لفرنسا ولا لبريطانيا براسي أو كتابانا ما موسايكاني مسلمانا ناو مزقوت خونديانو خلشيان فير كردوا كواتا زانكوي شي قوربوا أو مزقوتيا لهمان كاتيج وظيفي تري مزقوتيش بريزان أو بوا مزقوت كشويني اجتماع وكوبنو وراويشكردني چارەسەرکردنی کێشەی مسلمانان بووە هەر یەکەی کێشەی بووە ناو مزگەوت چارەسەری کێشەکانی کرا جێگای محکەمە و قەضا بووە حکم کراوە یەکێک حەدی لەسەر بووایە شتێکی لەسەر بووایە ناو مزگەوت حکمەکەی لەگەلی دەکرا هەروها ناو مزگەوتیش جەیش حاضر دەکراو بۆ شوێنەکان دەچوو لە من دەرێ بانجی خەڵک دەرکەرە بۆ مجاهیدەکان کەواتە بەڕێزان وەزیفەی مزگەوت زۆر فراوان بووە هەروە مزگەوت شوێنی مانەوەی خەڵکێکی فەقیر و هەژار بووە کە پێیان دەگوتە ئەصحاب الصفة وەکو ئەبوو هورەیرە کە یەک لەوان بووە نزیکەی 50 نەفەر 54 نەفەر لە فەقیر و هەژاری مەدینەی ماڵ و فندق و مانەوەیان ناو مزگەوت بووە خەڵکەکانی دەور و پشتی مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردن و خۆراشیان لە بۆیان دەهینە کەواتە وەزیفەی مزگەوت بەو شێوەیە کە باسمان کرد لە سەردەمی پێغەمبەر زۆر فراوان بووە
مؤسسەیەکی تعلیمی بووە، محکەمە و قەزا بووە، جێگای حکمڕانی بووە، هەروها جێگای حتا یاری و گەمەی منداڵی حەبەشیەکان و سەحابەکانی زۆر جە هەناو مزگەوتەکان هەندێک یاری و شتیانیش دەکرد. ئەوە هەموو ڕۆلی مزگەوت بووە لە ڕوانگەی ئیسلامەوە، لە ڕوانگەی سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم. بۆیە حەزم کرد بەڕاستی لەو چەند دقەی لە خزمەتی ئێوە باسی گەوراتی مزگەوت لە ڕوانگەی قورئانەوە، لە ڕوانگەی فرموودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێگە و مەکانەتی چەند گەورە بووە کە ئەوڕۆ کە دەمانشا دەکەین بەڕاستی ینی بەهۆکاری لەوان سیستەم و دەسەڵات و زۆر ئەو حکومە علمانیانە ڕۆلی مزگەوتیان زەعیف کردووە. ئەمە بە هیوا و ئاواتی ئەو شتەی وەزیفە و گەوراتی مزگەوت کە باسی دەکەین بۆ ئیمام و خەتیبەتەکان یەکەم جار، دوای ئەوەش بۆ مامۆسایە مسلمانانی دەور و پشتی مزگەوت و گەڕەکەکان کە مزگەوت بەو ڕۆڵەی خۆی ببینینەوە، جارێکی دی بیگەڕێنینەوە مزگەوت بەو شێوازە گەورەیەی کە باسی بکەین، چونکە ئەوەی هاتو چۆی مزگەوت بکات و خۆشەویستی مزگەوت ناو دڵ و دەرونی بی وەکو ئەو خەڵاتانەی کە پێشتر ئیشارەم پێکرد لەو فەرموودەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم و لە فەرموودەکەی تریشی کۆتایی کە بەوی دەینێم ئەویش کە پێغەمبەر دەفەرمێ سەبعة يظلهم الله تحت ظله يوم لا ظل إلا ظله، یەک لەوان لەو هەفتەیەی ورجل قلبه معلق بالمساجد. الله أكبر. دەدوێ لە ڕۆژی مەحشەر ڕزگارت بی لەو تیشکە ڕۆژەی کە لەسەر سەرانە، ئەوە یەک لەوان کە ئینسانێک دڵ و دەرونی معلق بی بە مزگەوت و ماڵەکانی خوای گەورە، لەو ڕۆژەی خوای گەورە سێبەری عەرشەکە لێ دەکا و نەجاتت دەبی. کەواتە بەڕێزان ئەو گەوراتی مزگەوتە، ئەوە ڕۆلی مزگەوتە، ئەو وەزیفەی مزگەوتە لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم. ئێمەش هەوڵ دەین ئەو ڕۆڵەی وەکو لە ئیسلام و لە ئاین و قورئانی خۆمان و لە سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم هاتووە بگەڕێینەوە سەر ئەو ڕۆڵەی و ئەو گرنگەی داواکونی خوای گەورە دلەکانمان ئارام بکات و خوای گەورە پێگە و مەکارەتمان بەرز بکات لە لای خۆیەوە و لە کۆتایی داواکارین لە خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بیت. خوای گەورە پێگە و مەکانەتی مزگەوت بگەڕێنتەوە لە ئومەتی ئیسلامەوە بە تایبەتی لە کوردستانی خۆمانیش ئین شاء الله تعالی. وارووا خوای گەورە ئەو نەخۆشی ئەو پەتای ئەو ڕۆکەنە ناو ئومەتی ئیسلام هەیە بە زووتنی کات لە لامان لا ببات و شیفەی نەخۆشەکان بدات و لە گوناحی دایک و باب و هەموو مسلمانانیش خۆش بیت. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.